دوای ڕوخانی ڕژمی باسی پێشوو لە عراق و نووسینەوەی دەستوری هەمیشەی عراق مادێک بەنای مادەی 140 لە دەستوردا جێگیر کراوە بۆ ئاساییکردنەوەی دۆخی ناوچە کوردستانیەکان بە سێ قۆناغ ئاساییکردنەوە ڕاپرسی و سەرژمێری، بەڵام تا ئێستا هیچ بابەتێکی جێبەجێ نەکراوە. لە کارنامەکەی محەممەد شیع سوودانی بڕیار درراوە کە لیژنەی مادەی 140 کارا بکرێتەوە و کارەکانی ڕێککەوتنی شنگال جێبەجێکردنی گەڕانەوەی بارگەی پارتە سیاسیەکان کوردیەکان بۆ کەرکووک و کۆمەڵێک پرسی دیکە بێت، بەڵام ئێستا بینین کە بارودۆخی کەرکووک و ئەو ناوچانە چۆنە. زیاتر قسە دەکەم سەبارەت بە چۆنێتی جێبەجێکردنی مادەی 140 لە هۆڵەکانی کورد لەگەڵ حکوومەتی عراق. بەڕێز شێروان دووبەردانی ئەنجامی ئەنجومەنی نوێنەرانی عراق لە بەغداوە لەگەڵم دەبێت. بەڕێز شێروان ئەم کاتت باش با سەرەتا لە بارودۆخی ئێستای کەرکووکەوە دەست پێ بکەم بە پێ ڕێککەوتنی پارتی دموکراتی کوردستان لەگەڵ هاوپەیمانیداری دەوڵەت لە حکوومەتەکەی سوودانی بڕیار بووە کە پارتی وەلایەنە کوردستانەکان بارگاکانیان بگەڕێنەوە بۆ کەرکووک لە دوای ڕووداوەکانی 2017 کە چۆڵ کراوە، بەڵام ئێستا ئەو پشێوی و ئاژاوەیە هەیە. بۆچی بەم شێوازە لە کەرکووک مامەڵە دەکرێت؟ کاتە باشە، زۆر سوپاس. وا دیارە هێزی پارتی دموکراتی کوردستان لە ناو شاری کەرکووک مەترسیە لەسەر لەیانی سیاسی لە کەرکووک بەشدار دەکەن لە هەبژاردننی ئەنجومەنی پارێزگەکان. ئەوەی وا دەبینین ئەو چەند ڕۆژە لە هەندێک لەیانی سیاسی یان هێزەکانی ئەمنی کە بە بەرگی مەدەنی هاتینە سەر شەقامی کەرکووک لای بارگای مەکتەبی سیاسی پارتیمان لە کەرکووک، بەتاکید ئەوە لای لایانی سیاسی کە ڕەتکردنەوەی گەڕانەوەی بارگانی پارتی دموکراتی کوردستان وەکو حیزبێکی سیاسی کە ئیجازەی ڕسمی هەیە کە لە دەستور هاتیە مافەکەی خۆی وەکو مافەکانی هەموو لایانی سیاسی کە بگەڕێتەوە ناوچەکانی کوردستانی دەرەوەی هەرێمی کوردستان و بە تایبەت کوردستانی کەرکووک کە پارتی بە چ شێوەیە قبول ناکات کە ئەوڕۆکە ئەوەی لایانی سیاسی هەندێک لایەن کە چ عەرەب بن چ تورکمان بن چ هەندێک لایانی سیاسی کورد ئەگە پاڵپشتی ئەوانش بن بۆ کە پارتی نەگەڕێتەوە. هەمومان زانین کە چەندین ساڵە کەرکووک لە بن دەستی برادران وورایانی یەکەتی بیا و لایانی سیاسی زۆرینەی بەرپرسانی هێزەکانی ئەمنیەکان کە لە کەرکووک بینە. پارتی دموکراتی کوردستان بەردەوام لەگەڵ خەڵکی کەرکووک بیە، پاڵپشتی خەڵک کەرکووک بیە کە کەرکووک دلی کوردستانە و تەنازول ناکەین و خۆ ناچەمێنی لەسەر ئەو بابەتە و هەر کەرکووک دەبیت و دەگەڕێن و ئینشاڵڵا بۆ ناوچەکانی کوردستانی و بە تایبەت کەرکووک کە بەردەوامی خزمەتی ناوچەکان و خزمەتی هاوڵاتی بکەین. بەڕێز شێروان، هەر کاتێک کە هەرێمی کوردستان شان دینار دەبێتە بەغدایەکێک لەو بابەتانەی کە لەگەڵ حکوومەتی عێراق قسەی لەسەر کردووە جێبەجێکردنی مادەی 140 دەستور بووە، نیازپاکیەک لەلایەن حکوومەتەکەی سوودانیەوە دەبینرێت بۆ یکەم بابەتە چارەسەر بکرێت وەم کێشانە کۆتاییان پێبێت بە چی گەیشتووە بەکوێ گەیشتووە جێبەجێکردنی مادەی 140 و کاراکردنەوەی لیژنەکان؟ دوای کە ئەو ڕێککەوتنێک کە کرا یەک لە بابەتەکانە کە ئیشارەتان پێدا تەطبیقکردنی مادەی 140 کە سێ خەڵ پێکاتیە، سێ کۆبوونەوە ئەنجام دریا. ئاخر کۆبوونەوە بەڕێز هادی عامری کە سەرۆکە ئەو لیژنەیە و بەڕێز دکتۆر شاخەوان عەبدوڵڵا کە سەرۆک لیژنەی لە پەرلەمانە لەگەڵ ئەندامانی لیژنا چەندین خاڵ کە تەوسە کرایە یان بڕیار دریا لەو لیژنەیە جێبەجێ بکرێت لە ماوەی دابێت. دەبێت متابعە بێتەکردن لای بە تایبەت لایانی سیاسی خۆمان با بڵێن کوردستانی و بە تایبەت پارتی کە ئەو خاڵەکانی کە پێکاتیە کە بڕیار دریایە لەو لیژنەیە کە جێبەجێ بکرێت و یەک لەوانەیە مەسەلەی تعویزی ئەو هاوڵاتیەکانی کەەوە چەندین ساڵە ڕاگیرایە، چەندین ساڵە 100 ملیار بەس لە بۆ ناوچەکانی یان پارێزگەکانی باشووری عێراق سەرف دەکرێت. ئاخر لیستەی کەرکووک بووە بزانم 100 کەس هاوڵاتی، هەزاران هاوڵاتیمانە لە ناوچەکانی کوردستانی لە شنگال و لە شێخان و لە منتەقەی باشووک و منتەقەی مەخموور کە حتا ئەو ڕۆژە ڕاگیرایە نووسینگەی شنگال داخراوایەوە چەندین ساڵە. پێویستی هەیە کە ئەمە بەردەوام بین و زەقت بکرێت لەسەر لایانی سیاسی لەسەر پەرلەمان ئەو خاڵەکانی کە پێک هاتیە ڕێککەوتنە سەری کرایە بریار درایە لە ئاخر کۆبوونەوەی لیژنەی مادەی 140 جێبەجێ بکرێت بە زۆرترین کات. باشە، هەر کاتێک کە گفتوگۆکان دەگەنە ئەنجام یا
گەشتبینیەک دەبینرێت بە ئەنجامی گفتوگۆ و ڕێککەوتنەکان لە نێوان هەولێر و بەغدا گرژی و ئاڵۆزی دروستە بێت و دەستی دەرەکی و دەستی تێکدەر ئەوێت ئەم ڕێککەوتنانە تێک بدات. پێتان وایە ئەم جارش بۆ جێبەجێکردنی مادەی 140 و کاراکردنەوەی لیژنەکان و دۆخی کەرکووک لە بەرەبەری هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکان هەوڵێکی لەم شێوەیە دەبینن؟ يعني حتى أو دوای لە دەمانگ زیاتر کە حکوومەتی محەممەد شیاع سوودانی کە دەنگمان لەسەردان ڕێککەوتن لەسەری کرایە هیچ مادەکانی کە ڕێککەوتن کرا جێبەجێ نەکرایە. یەک لەوانەی ڕێککەوتنی شنگالە مەسلەی پرۆژەی یاسای نەوت و غازە حتا ڕۆکاش لەسەر ڕێککەوتن نەکرایە. گەڕانەوەی بارگای پارتیمان لە مووسڵ و لە کەرکووک و لە ناوچەکان حتا ئەوڕۆکە دەبین لە کەرکووکەوەی وا ڕوویدایە. حتا ئەو دقەیە ئەو ڕێککەوتنەکانی کە کرایە کە ئیمزا لەسەری کرایە کە پارتی بەشێکە لەو ڕێککەوتنە لایانی سیاسینی دیکە کە چوارچێوەی هەماهەنگینە حتا ئەو دقەیە چاوڕێنە لەو ڕۆژانی دابێت بەڕێز محەممەد شیاع سوودانی یان لایانی سیاسی ڕێککەوتنەکان جێبەجێ بکرێت و دوای ئەوە دەبیت بەڕێز سەرۆک مەسعود بارزانی سەرکردەی پارتیمان هەلوێستی هەبیت. یعنی حتا ئەو ڕۆکەوە دەمانگە زیاترە هیچ ڕێککەوتنەکان جێبەجێ نەکریاگە. مەسلەی بودجەی هەرێمی کوردستان، شایستەی هەرێمی کوردستان، موچەی فەرمانبەران حتا ئەو ڕۆکە بەردەوام ئەوەی ئاگادارین لە بەغدانێ وەزاناریمان هەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان و شاندی هەرێم بەردەوام سەردانیان کردیە ئەو مەلەفەکانی ئەو داتەکانی داوایان کردی هەرێمی کوردستان لە ڕۆژی 1/2023 حتا 36 بە تاوی تەسلیمی دیوانی چاودێری دارایی کرایە، تەسلیمی وەزارەتەکان کرایە، وەزارەتی دارایی کرایە کە جێبەجێکردن بکردون بەداخەوە حتا ئەو لەحزەیە. باشە هۆکاری جێبەجێنەکردنی ڕێککەوتنانە چییە؟ ڕێککەوتنەکانی کرانە ئایا گوشار لەسەر حکوومەتەکەی سوودانی هەیە یان ناکۆکی نێوان شیعەکانە کە گوشار دەخاتە سەر ڕێککەوتنەکانی نێوان هەولێر و بەغدا بۆچی دەگەڕێتەوە؟ خۆی ڕاستیەکە یەکەم ئەو ناکۆکی ئەو کێشەکانی بینی پارتیمان یەکەتی هەیە و زۆر تەئسیری لە بەغدا لەمان کردیە، لە قەوارەی هەرێمی کوردستان کردی. ئەو ڕەکە موامەرێک لەسەر پارتیمان هەیە، لەسەر هەرێمی کوردستان هەیە. ئەو ڕۆکەوا دەبینین کە ئەوانەی معاملەی چوارچێوەی هەماهەنگییان یانی سیاسی یان بریارەکانی کە دریا یان ڕێککەوتنی کرایە بەردەوام کێشە دروست دەکەن بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. ئەوە بە تاکید بەجێ ترسیدارە زۆر لە ماوەی دابێت کە حکوومەتی بەغدا بەردەوام بیت دەگەل هەرێمی کوردستان و زەغتی لایانی سیاسی یان چ کوردستانی بیت چ لایانی شیعە بیت لەسەر محەممەد شیاع سوودانی بکرێت و ئەو ڕێککەوتنی کە کرایە جێبەجێ نەکرێت. ئەو ڕۆکە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو خاڵەکانی کە لەسەر هەرێمی کوردستانە ئەو ڕێککەوتنی کرایە هەمی جێبەجێ کردی ئەومەش لە کۆبنەوە و دەگەل بە ڕێزان شاندی هەرێمی کوردستان لە بەغدا کە تەواصلمان هەیە کێشەکە لەکن بەغدای و بەغدا ناوێت ئەو ڕێککەوتنی کە کرایە جێبەجێ بکرێت و شایستی هەرێمی کوردستان یەک لە ڕێککەوتەکان هەری گرنگ لەو بودجەیە کە موچەی فەرمانبەران نابێت بە چ شێوەیەک داخلی مزایاتی سیاسی بکرێت. مانگانە ڕاستەخۆ وەکو فەرمانبەرانی دیکە لە وەزارەتەکان و لە پارێزەکانی عێراق کە منریت بۆ هەرێمی کوردستان بەس بەداخەوە حتا ئەو ڕۆکەوە دوو مانگە وەزارەتی دارایی حکوومەتی محەممەد شیاع سوودانی چەندین وە مماتەڵە دەکات و کێشەکان دروست دەکات و بۆ زەخت لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بکات و لەسەر قەواری هەرێمی کوردستان بکات. بەڵێ بەڕێز شێروان دووبەردانی ئەنجامی پەرلەمانی عێراق لە بەغداوە لەگەڵمان بووی زۆر سوپاس.